ئێوێ هەڵە نەکەی کە هەڵەت کرد لەگەڵت هەڵە ناکە هەڵەکەت لەگەڵ ناکە بەڵام لەگەڵ هەر نۆکەی هاوڕێیەتیت نییە وایە ئەگەر بێ خۆت پۆڵێنیان ئەسراری خۆتی پێڵێ بە پێچەوانەوە ئەو ئەسراری خۆت پێڵێن هاوڕێیەتی تو ئەبێ ئەوە پۆڵێنی کەی پۆڵێنیەکەی چێ بێ ئەو کەسەی کابێ بە ساحیب ئەو کەسەیە کە فعلەن یعنی بۆ بەختەوەری تەوڵەدا ئێوە شەوان فەرموویەتی هاوڕێی ڕاستەقینە چێە ئەو کەسەیە کە لەگەڵ تەمێنێتەوە بەردەوام زۆرێکی صدیق المەصلحەتی ئەڵێ من ناو بەستو جاری وای ڕفیقی واتێ نەخۆشە بی ئەسڵا صدیقە ثلاثة أنواع کە هاوڕێکان سێ جۆرن من لە ژیانەتی لە فەسڵێکدا هەن و لە سێ فەسڵدانین یعنی تەنها لە فەسڵی بەرژەوەندیەکاندا هەن لە وەرزی بەرژەوەندیەکاندا زۆر جوانن زۆر ڕازاون وەکو گوڵی بەهار کاتێک کە پیشان پێتە کەس لەوان لە پێشتر نییە کە یاسای هەڵبژاردننی هاوڕێ قاعیدەن بۆی کە ئێمە هاوڕێ هەڵبژێرین یەکەم قاعیدە ئەوەیە کەمکەی ئەڵێ وەڵاهی من ئەمنوێ شەشیان سەلام و کەلامم لەگەڵیان هەیە سەلامیان لێ یەکەم سەرژی ئێوێ هەموو شتێکت باش بێ ئەو پێچەوانەوە ئەوی کا ئەوانی تروانین حەقیقەت بەڕێزان